داهات و باج یەکێکن لە بنەما سەرەکیەکانی بەڕێوەبردننی وڵات و حکومداری ئەو وڵاتانەی کە خاوەنی سامانی ژێرزەوینین چەندی سێکتەری دیکەیان لەسەر ئەم زەویە دۆزیوەتەوە بۆ خۆبەڕێوەبردن لە نێویشیاندا سێکتەرێکی پرداهاتی وەکو وەرزش. دەپرسم لە هەرێمی کوردستان کەرتی وەرزشی داهاتە یاخود بارگرانی یانەوەرشەکان سەر بە کەرتی حکومین یاخود کەرتی تایبەت. بەگشتی لە هەرێمی کوردستاندا 94 یانەی جۆراوجۆر لەسەر ئاستی پارێزگاکان بوونی هەیە. لە ماوەی ساڵانی ڕابردوودا واتە لە نێو ساڵی 2007 تاکو ساڵی 2015 حکومەت مانگانە بڕی 710 ملیۆن دیناری بۆ 81 یانە تەرخان کردبوو، واتە لە ماوەی ئەو 9 ساڵەدا بڕی 85 ملیارد دینار و 200 ملیۆن دینار بۆ یانەکان تەرخان کراوە. ئەمە جیالەوەی دوو جار بە بڕی 12 ملیارد دینار و 8 ملیارد دینار وەکو هاوکاری لەلایەن حکومەتەوە بۆ یانەکان تەرخان کراوە. ئەگەر باسی دۆخێکی وەبەرهێنان بکەین لە سێکتەری وەرزشیدا لە هەرێمی کوردستان لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا لەسەر ڕوبەری 142.5 بە گوژمەی 128 ملیۆن دلار و نیو وەبەرهێنان لە سێکتەری وەرزشیدا کراوە. دەپرسین یانەوەرچیەکان لە هەرێمی کوردستاندا چ دەستکەوتێکیان هەبووە؟ لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆم بابەتە دەکەیت. سێکتەری وەرزشی یەکێک لەو سێکتەرانەی ئێستا لەسەر ئاستی جیهان زۆر بە گرنگیەوە کاری لەسەر دەکرێت. زیاتر لە نیوەی دانیشتوانی جیهان مەیلیان بۆ وەرزش و بینینی یاریە جۆرا و جۆرەکان هەیە، بە تایبەتیش تۆپی پێ. هەرێمی کوردستان خاوەنی چەندین یانەی جۆرا و جۆر و دەیان وەرچەوانی بەتوانە لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە، بەڵام سێکتەری وەرزشی وەکو پێویست هەنگاوی گەورەی نەناوە بۆ بەرەو پێشچوون و گۆڕانکاری گەورە لەو سێکتەرە. تەنانەت زۆری یانەکان ئێستا بە قەیرانێکی سەختی داراییدا گوزەر دەکەن. دەبێت کێشەکە لەکوێدا بێت؟ بۆچی یانەکانی کوردستان کەوتونەتە ئەو دۆخەوە؟ دۆخی یانەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی چۆنە ئێستا؟ ئەین لە دۆخێکی چۆندا؟ زۆر خراپە، زۆر خراپە، چونکە ئێستا هەموو یاریەکان ئێستا پێویستی بە پارانە. هەکێ بە پارە نەبێتن ئێستا یاریەکان وەرەکەنە بۆ احتراف. هەکێ بە احترافژی بێت لازم پارەی لازمە، هەکێ پارەش نەبێتن ئەنجامەکان و ئەوانەش هەمووی باش نابن، یعنی مثلا سەرکەوتن نابن، تووشی مەشەکل زۆر دەبن، یعنی ئەوانن. بەڵێ لە ساڵانی ڕابردوو میزانی باشە بوو، نەسریە هەبوو، بۆچی وەبەرهێنانتان نەکرد وەکو یانەکانی کوردستان؟ بۆچی ئەم هەلەتان نەقۆستەوە ئێستا کە لە قەیرانی داراییان بیرتان لەوە کردوتەوە پلان بی جێبەجێ بکەن؟ وەڵا ڕاستی ئەویش هەر مەوزوع ئەوە بوو، یعنی ڕاستی کاتی پارەیان هەبوو هەر هیچ یعنی هەزر لەمان وەدە نەکرد، چونکو ڕاستی میزانی لە حکومەت هەبوون و من حەش هەبوون لە حکومەت، یعنی هەوانەی طبعا چجا هەزرمەت وەبەرهێنان دەنەتکرد. بەس ئێستا کەتینەت ئەو دۆخی وسا خراپدا ئێستا ئێمە دەرگادا قوتین، یعنی وەبەرهێنان بکەن لە بتوانین ئەم ئیشە تێپەر ببین. یعنی ڕاستی یانەکانی کوردستان لە ڕووی ئابووریەوە زیانن بۆ حکومەت یاخود قازانجن؟ وەڵا ئێستا وا بزانم زیانن، چونکە یانەکان ئەغلبەیان دایرەکە وەک دایرەکە ئیستیهلاکیە، یعنی دایرەکی ئیستیهلاکیە بەس صرفکردنە پارەیە. وا بزانمش حکومەتش لەو دۆخەدا، یعنی وا بزانم ینی دۆخێکی زۆر خراپدایە، ئەو میزانی ئەوەوە پشتی حکومەتی فدرالی ئەو اتحادی ئەو میزانیە قەتعکردی لەسەر هەرێمی کوردستان، یعنی دام و دەستگەی موسسەکانی مە هەمویان تووشی ئەو قەیرانەبووینە، ئێمەش نەدەکانیش عین تووشی ئەو قەیرانە دەبووین. ئێوەکو یانەی دهۆک دوسێ بازرگان پاڵپشتیتان کە دوسێ کۆمپانیا سپۆنسەرتان بێ، ئەمانە هەیە لە هەرێمی کوردستان؟ زۆر گرنگە، مەثلەنەکە وەک دەوری ئەعلام ئەوانە زۆر گرنگ، یعنی بەس معنە لەسەف ئێستا لە هەرێمی کوردستان ئەوانە هەر نییە، یعنی نەوی مەبلغیە مثلا فروشتنی ئەوها وسە بەهایەک و بتوانین مثلا ئیعلام بکەن. وا بزانم بەسەکە ئیعلام بکەن و ئیعلانی خۆیان بکەن و مثلا لەسەر درێژ بیت لە ناو یاریگار بیتن، وا بزانم دفایدێکی باشکەن. بەس وا بزانم ئەو تەشجیعی ئەوانە وەک بازرگان ئەوانە تەشجیع ئەو تشتانە ناکەن. ژمارەی یانەکانی هەرێمی کوردستان: پارێزگای هەولێر 32 یانە، پارێزگای سلەیمانی 30 یانە، پارێزگای کەرکووک 15 یانە، پارێزگای دهۆک 12 یانە، ئیدارەی گەرمیان 5 یانە، کۆی گشتی یانەکان لە هەرێمی کوردستان 94 یانە.
هاوکات وەرزشکردن تەنها بەمانە یاریکردن نایە، بەڵکو دەبێت پرۆژەیەکی تەواو ئامادەکراو بێت بە تایبەتی لە ڕووی وەبەرهێنانەوە. تەنانەت یاریەوەرچەکان لە بەشێکی زۆر لە وڵاتان پێش بە پرۆژە و وەبەرهێنانی خۆیان دەبەستن. هاوکات دەبنە سەرچاوەیەکی داهات. ئەیانە وەرچیەکان ئەگەر داوای پرۆژەی وەبەرهێنان بکەن پاڵپشتی دەکرێن یاخود ئەو پرۆژانە چین لە ساڵانی ڕابردوو لە سێکتەری وەرزشیدا ئەنجام دراوە. پلانی دەستەی وەبەرهێنان چییە بۆ ساڵانی داهاتوو بۆ بەرەو پێشبوونی ئەو کەرتە؟ لە ماوەی ئەم کابینەیەدا ئەوەی کە زۆر لە لای هاوڵاتیان ئەبێتە ڕوئیایەک ئەگەر باسی وەبەرهێنان نەکرێت یەکسەر بیر و هۆشیان دەچێتە لای یەکەکانی نیشتەجێبوون. دەستەی وەبەرهێنان لە ماوەی تەمەنیدا لە ماوەی کابینەی نوێمیدا لە بوارە جیاوازەکاندا و بە تایبەتیش لە سێکتەری وەرزشدا چی کراوە؟ قسەی جەناب زۆر ڕاستە کە باسی وەبەرهێنان دەکری یەکسەر بیری خەڵک بۆ یەکەکانی نەشتەجێبوون و پرۆژەکانی نەشتەجێبوون دەچێت. بەڵام لە ئەساسدا ئێمە سەروی 1035 مۆڵەتی وەبەرهێنانمان هەیە لە دەستەی وەبەرهێنان. تەنها 177 مۆڵەتی پرۆژەکانی نەشتەجێبوونن، ئەوانی تر لە هەموو سێکتەرەکانی ترن. طبعاً 70% نسبەیەکی ناڵێم کەمە، بەڵام نسبەیەکی زۆر کەمە لە چاو پرۆژەکانی تر. ئەوەی کە پرۆپۆزەڵە و تەقدیم کرد لە 2006ەوە تا ئەمڕۆ سەروی نزیکەی 120 پرۆژە زیاترە. لە کابینەی نو ئێمە 14 پرۆپۆزەڵمان وەرگرتووە. پێشتریش چەندین پرۆپۆزالی تر ئێستا لە مەرحەلەی ئیشکردنیشتانە گەشتنە قۆناغی مۆڵەت تقریباً سەروی 200 میلیۆن دۆلاریش کە مۆڵەتیان پێدرا دێنەوە سەر ئەو سەرماگوزاریە کە لە بواری وەرزش لە هەرێمی کوردستان لە هەموو کەرتەکانی وەرزش کراوە لە هەرێمی کوردستان بەگشتی لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکە. ئێوە بە چه میکانیزمێک چۆن لەی ڕێگا بەم پرۆژانە دەدەن لە سێکتەری وەرزشیدا؟ طبعاً پرۆژەی وەرزشی متەکامل ئێمە ئەوەی کە تا ئێستا ئێمە ئیشمان لەسەری کردووە و لە پلانی وەبەرهێناندا هەیە کە ئێمە 18 پرۆژەمان لە پلانی وەبەرهێناندا هەیە لە 2021 ئەم پلانە ئەپدەیت دەکرێتەوە و لەوانەیە پرۆژەکان زیاتر بکرێن. پرۆژەی متەکامل دەبی هەموو پێکهاتەکانی تێدا بێ. بە تایبەتی ئێمە تەرکیزمان لەسەر بەشی تەدریب و تەهیلە بۆ پرۆژە وەرزشیەکان کە لە ماوەدا پێویستە تێیدا بێ تاکو وەکو پرۆژەیەکی وەبەرهێنان وەرگیرە جگە لە یاریگا و لە شوێنەکانی جم و لە مەلەوانگە و لە کۆتایی مانگی 11 2019 پرۆژەیەکی زۆر گەورەی ڕێکوپێکی وەرزشیمان لە کەلار کردەوە. بە تایبەتی مەسەلەن بۆ کوردستانیش گرنگە ئێمە گرنگی بەو کەرتەی بدەین، هەم بۆ بواری پێشخستنی وەرزش هەمیش بۆ دەستخستنی داهات بۆ خەڵک و بۆ حکوومەتیش لە ئەنجامی پرۆسەی گەشەکردنی وەرزش لە هەرێمی کوردستان. ئەگەر کەرتی تایبەت خۆی بێتە پێشەوە وەکو یانەکان لە هەرێمی کوردستان پرۆژەیەک تەقدیم کەن بۆ هەموو سێکتەرەکانی وەرزشی، میکانیزمێکی واتان لەبەردەست هەیە کە ئەم پرۆژانێک کە ئەنجام بدرێت لە ژێر چاودێری دەستەی وەبەرهێنان و حکوومەتا بکرێت؟ بێگومان تاوان پرۆپۆزای لەو جورەشمان بۆ هاتووە. یانەی وەرزشی گەورە لە هەرێمی کوردستان داوایان کردووە کە تەطویری هەندێک یانەکانیان بکەن و زەوی بەکاربێنن بۆ پرۆژەی ئابووری بۆ دامی وەرزش و بۆ دامی یانەکانیان. تاوان بێگومان بەپێی ئەو ڕێکارانەی کە لە دەستەی وەبەرهێنان هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان پشتیوانی دەکات بەپێی ئەو دەسەڵاتانەی کە لە یاسای وەبەرهێنانیش هەیە دەکرێت ئێمە پشتیوانیان بکەین و دەکرێت وا بکرێت کە یانەکان خۆیان بژێنن و ببنە سەرچاوایەکی داهاتیش بۆ یانەکانیان و بۆ خەڵکیش و بە حکوومەتیش لە هەمان شێوە چکە دواتر زەریبە دروست دەبێ، ئیش دروست دەبێ، بازار دروست دەبێ و بەرهێنەری باشیشمان هەیە لەو بوارەی دەتوانین ئەکتیڤیان بکەین و پشتیوانیان بکەین تاکو ئەم سینەعاتش لە هەرێمی کوردستان لە داهاتوو دروست ببێتن. ئەگەر وەکو یاریزانی یەکێک لە یانەکانی کوردستان ئەم پرسیارە لە بەڕێستان بکەم وەکو دەستەی وەبەرهێنان پاڵپشتی کەرتی وەرزشەکەن؟ بە دڵنیاییەوە هەموو پاڵپشتیەک دەکەین بەپێی ئەو دەسەڵاتانەی کە یاسای وەبەرهێنانیش بە ئێمەی داوە و بەپێی ئەو ڕێنمانەی کە جەنابی سەرۆک وەزیران هەمیشە تاکیدی لێ دەکاتەوە بۆ پشتیوانیکردن لە کەرتە جیاوازەکان. بە دڵنیاییەوە هەر پرۆسەیەکی وەبەرهێنان کە لە خزمەتی خەڵک و حکوومەتی هەرێمی کوردستان بێمە پشتگیری دەکەین. پرۆژە وەرچیەکانی دەستەی وەبەرهێنان ساڵی 2019 2020 2021 16 پرۆپۆزال پێشکەش کراوە. 14 پرۆژە لەو پرۆپۆزەڵانە پەسەند کراون. 3 پرۆژەش بەهۆی پابەند نەبوونیانەوە لەلایەن دەستەی وەبەرهێنانەوە مۆڵەتەکانیان هەڵوەشێنراوەتەوە.
لە کاتێکدا یانەکان لە ساڵانی ڕابردوو وەکو پێویست هاوکاری و بودجەی تایبەت بە خۆیان هەبووە بەڵام نەیانتوانیوە ببنە خاوەنداهاتی خۆیان و سوود لە هاندەر و تەنانەت بە بازاڕکردنی یانەکان بکەنەوە بۆیە ئێستا یانەکان زۆریان بۆ هاتووە بۆ ئەوەی دەست بەوە بەرهێنان بکەن. ئەوە کەمیشاندرانی خۆشەویستی دەبەنیخان ئامادەیان دەربڕی بەکڕینی درێسی یانەکە و یعنی ئاتنژرۆ بەناگا بە بلیت کە هەبووە ئەو پارەی دەدراوە بۆ بلیتەکە چەند هێندە زیاتر پارەی داوە بۆ ئەوی دۆخی دارایی یانەکە باش بێ و لەگەڵ ئەوەش کڕنی ملپێچ زۆرێک لە هاندانی خۆشەویست بەشداریان کردووە و هۆکارێک بوون بۆمانەوە و سەرکەوتنی یانەوەچی دەبەنیخان لە دووسێوەرزی پێش ئێستا ئێمە وەکوکو یانی دەبەنیخان قسە بکەین هەندەرانمان کەی پێویستمان بە هەر شتێک بوو بێ پشتمان بوو مەڕاستی ینی من دووەرزە لە نادیم پێشریش چەند ساڵە ئاگام لە یانەوەچی دەبەنیخان لە نزیکەوە وەکو هەندێکی هەمیشەیم لە یاریگای دەربەنیخان لە یاریگاکانی دەرەوەش ئەویان چیان پێویست بوو بێ ئێمە وەک کۆکردنەوەی هاوکاری و پارە بوو بێ سەردانی شوێنەکان بوو بێ هاندان بێ لەناو یاریگا کڕین درێژ بەرچی بێ لە دەبەنیخان ئێمە ئەمە تاقی کردوتەوە تا ئاستێکی زۆر باش سەرکەوتنی بەدەستێناوە بەڵام یانەکانی تر ئەوە هەریانە ئۆتوانێت خۆی وەڵامی بداتەوە بەڵام بە شێوازێکی گشتی باسکەین ئەو شێوازە و شارێمان نییە کە هاندران بکەینە بناغەیەک بۆ دروستکردنی ژێرخانی ئابوور لە ڕووی دارای وەکو یانە تا ئەم دەخە ئاستێکی زۆر لاوازە چونکە هەموو شتێکمان لەسەر خودی جەنابی سەرۆکیانەیە کە ئەو خۆی سپۆنسەری سەرجەمکارەکانەکە و خۆی تێچووەکان ئامادەکە ئەتوانین بڵێن بەڕێژەیەکی زۆر کەمێ لە دەبەنیخانە داهاتێکی زۆر کەممانەیە کە مای باسکردن نیە تا زیاتر لە کەرتی وەرزشی وربیتەوە لە هەرێمی کوردستان ئاریشەی زیاتر دەبینیت یانە ناوخۆیەکان نەگوە بەرهێنانیان بۆ خۆیان نەکردووە بەڵکو تا ئامادەکردنی ئەم بەرنمەیە هیچ کام لە یانە ناوخۆیەکان خاوەنی بەرەگدورێکی تایبەت بە دروستکردنی درێسەکانی خۆشیان نین. زیاتر لە 50 درێسمان هەیە هەموو نادیەکانمان هەیە جگە لە نادیە کوردیەکان ئینتازیان نییە داهاتیان نییە داهاتەشی وایان نیە کە ئینتازەکان بێتە بازار و خەڵک بێوێ نادیەکانمان هەیە نادیە کوردستانیەکان بابێژ برین پێشمەرگەی هەولێر پێشمەرگەی سلێمانی دەربەندیخان دهۆک زاخ و ئەڕات ئەو بازارە بگەڕێ تێدا نیە درێژە کوردیەکان تەنانەت نادە ئەوروپیەکان نەبێت ئینتازیان هەیە لە بازار نادیە کوردیەکان ئینتازیە بۆ نیە ئابووریان زایفە داهاتیانە ئەگەڵ داهات و ئابووریان هەبێت ئینتازیان دەبێت درێسەکانشە لە بازار پەیدا دەبێتن ئابووری یانەکان ئێستا فەرقی هەیە لەگەڵ زمانی پێشداش لەگەڵ 2012 و 13 ئەو کات دەبا ئیسماریان هەبە داهاتیان هەبە بۆ ڕۆژێک وەکو ئەمڕۆ چکە ئێستا نادی هێتا ئێستا پارەی لا ئێمە هەیە نادی هەیە ملحی وەرگرتە ئێستا پارەی ئێمە نەداوە پارەکە بەشی ناکات پارەی کمە چکە بۆ بەشی ناکات بەشی ئەو پارەی ناکات کە نادەکەی بەڕێوە بچێتن زایدەن ئینتازی بۆ نیە داهاتینە کە داهاتینە نەتیجەشی نابێتن بۆیە درێسەکانش زۆر کەمن ئینتازیان زۆر کەمە لە بازاردا. گەورەترین بازاری پێداویستیە وەرزشیەکانە لە هەرێمی کوردستان هاوشێوەی چۆڵی بازارەکە فرۆژگاکانی ئەم بازارەش خاڵین لە درێس و پێداویستیە یانە ناوخۆیەکان لە کاتێکە درێس و پێداویستیە وەرزشیەکان بۆ یانە ئەوروپیەکان بۆتە سەرچاوەیەکی داهات ئەگەر بنمونە مانچستەر یونایتدی ئینگلیزی وەرگرین لە نێوان ساڵانی 2018 بۆ 2019 3 ملیۆن و 250,000 فرۆشی درێسەکانی هەبووە ریال مەدریدی ئیسپانی لە ماوەی تەنها یەک ساڵدا 3 ملیۆن و 12,000 فرۆشی هەبووە بایرنشینی ئەڵمانیش 2 ملیۆن و 57,000 فرۆشی درێسەکانی هەبووە بارسەلۆنای ئیسپانیش ملیۆنێک و 900,000 فرۆشی درێسەکانی هەبووە یۆڤانتوسی ئیتالیش ملیۆنێک و 61,000 درێسی هەبووە ئەگەر مانچستەر یونایتدی ئینگلیزی وەکو نمونە وەربگرین کە 3 ملیۆن و 250,000 فرۆشی هەبووە توانیوێتی لە ماوەی ئەو ساڵەدا 115 داهاتی یانەکەی پێک بهێنێ بەڵام لە هەرێمی کوردستان یانە ناوخۆیەکان نەدرێسیان بەشی پێداویستی خۆیان هەیە و نە ئەوەندەشیان هەیە لە بازاڕەکاندا نمایشی بکەن بۆ فرۆشتن. گلەی و گازندەی تەواوی یانەکان ئەوەیە وەکو پێویست گرنگی بەیانە ناوخۆیەکان نەدراوە زۆری ژمارە یانەکانیش گرفتێکی دیکەی بەردەم سێکتەری وەرزشیە لە هەرێمی کوردستان
ئەم پرسیارە و چەندین پرسیاری تر ئاراستەی بەڕێوەبەری گشتی وەرزشی دەکەم لە هەرێمی کوردستان ئاخۆ ئەوان لەسەر چ بنەمایەک مۆڵەت بە دامەزراندنی یانەکان دەدەن. لەکوێی دنیاە هەبووە یانە وەرزشیەکان خەرجەکانیان لە سەرکەرتی حکومت بێ یاخود ببنە بارگرانیەک بۆ سەرکەرتی حکومت بۆچی یانەکان تا ئێستا نەیانتوانیوە پشت بەداهاتی خۆیان بەستن. حکومەتە هەرێما کوردستانی و سابوو هەر پشتەوانیایانێن وەرزەشیت کردن پشتی ئەف قەیرانە دارایی نە تەنها وەرزەشیل هەمی فەکتەری دیژی ئیعادە نەزەرت و وێ بەعاملیان وێ تەعاملە پێشتر کرد ما وەک یانێن وەرزەشی نوکە حتا 20 مانگی دیتر چەندین یانەیەن وەرزەشی هەنە پێویستی یارمەتیە حکومەتە هەرێما کوردستانی نابن نمونە یانە وەرزەشی زاخ و استیسمارێکی زۆر باشێکری بەڵام بەرهەمێ 20 مانگە احتیمالە پێ بچن و بگەهنە ببنە خوددان واردێکی باش نابێژم دێشێن هاوکاریە حکومەتێکم بەس دێشێن باشترین شێوە پێ تەمسیلە حکومەتە هەرێمی کوردستانێکن تەمسیلا کورداکن تەمسیلا باژێر زاخۆکەنت محافلێت دووەلیدا ئەم وەک بەڕێوەبەراتی گشتی وەرزەشی وەزارەتە ڕۆشنبیری لاوان ئەمت گەل هەندێنە حکومەت هاوکار بێت بۆ کێمکردنەوەی یانەکانی وەرزەشی داوا دەکەم حکومەت هاوکار بێت لەگەل وەزارەتە شارەوانی بە پێدانی زەوی بۆ یانەیەن وەرزەشی و بتوانن استیسماری بکەن و یانەیەن وەرزەشی بگەهنە استیسمارەکە باش کە ئەرکی سەر حکومەتی نەمین. ئەگەر باسی ساڵی 2019 2020 و ئێمە ئێستا لە 2021 داین مۆڵەتان ناوە بەوەی کە یانەی نوێ دروست بێ لە هەرێمی کوردستاندا؟ احتیمال ئەز 4-5 یانە بەڵام 4-5 یانە ژمانی لغا کردی ناوێت هیچ نەشاتینی نە هیچ چالاکی نە هیچ حزوری نە هیچ سەردانی بەڕێوەبەراتی وەرزەشی شارەکان نییە هیچ تعلیماتی جێبەجێ نەکەن بەڵام هەندێکشیان هەیە یعنی شروعی تێدا و ئەو وڵاتی ئێمەش دەدەن تەعاهدی لیان وەردەگرن کە هیچ شتێکی لە حکومەت داخواز ناکەن. وەکو بەڕێوەبەری گشتی وەرزش لە هەرێمی کوردستان نزیکەی 95 یانەمان هەیە ئەگەر بەڕێستان بە من بڵێ لەم یانانە چەندیان زیادە یاخود پێویستمان بەیانەی تر هەیە زیاد بکرێ؟ من دەڵێم لە یەکەم ڕۆژ بێ دەست بە کاربوونیم کە ئەوە 10 ساڵ دەبێت من لەگەلم دێمە 40 یانەیەن وەرزەشیمان هەبێت بەڵام زیاتر لە 40 شروعی بۆیاندان ڕێنمایی دانن هەگەر یانەیەک کەسێک بێت بزنسمانێک بێت بڵێ یانەیەکی دروستی دەکەم مەلعبی دروست دەکەم مەزبەحی دروست دەکەم و خزمەتی وەرزەشی دەکەم و هیچ ئەرکی لەسەر حکومەت نەبێت ئەو کاتی ئێمە دەتوانین وڵاتی بیدن و ئێمە مەمنون بن. ئێوە زۆر لە یانەکانەوە نزیکن بەڕێستان باسی ئەوەتان کرد ئێستا کێشە سەرەکیەکانی بەردەم کەرتی وەرزشی چێ لە هەرێمی کوردستان؟ یەک کێمکردنەوەی یانەیەن وەرزەشی دوو دەستگایەکی وەرزشی هەبێت کە ڕاستە و خۆ سەر ئەنجومەنی وەزیران بێت کە ئەو کەسە بتوانێت کێشەین وەرزشی ببتە ئەنجومەنی وەزیران من ئێستا بەڕێوەبەری گشتی وەرزشیمە هەر نووسراوێک بۆ میتلیانە وەرزشی من نێرم بۆ وەزارەتی خۆشبەختانە و جەنابی وەزیریژی بەرزی دەکەت بۆ ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران ئەو با دەسەڵاتی هەیە خەرج دەکەن یان نە ئەمن دەسەڵاتم نییە. لە هەرێمی کوردستان دەیان میدیای بینرا و بیسترا و بوونی هەیە بەڵام ڕەنگە وەکو پێویست گرنگی بەکار و چالاکیە وەرزشە ناوخۆیەکان نەدرێت لە ڕاگەیاندنەکاندا ئەمە جیاکاریە یاخود یانە ناوخۆیەکان لە ئاستی پێویستدانین. ڕۆڵی ڕاگەیاندن چییە لە زیاتر ناساندنی یانە ناوخۆیەکان دەبینین زیاتر لە 90 یانەمان هەیە لە هەرێمی کوردستانە بەس وەکو پێویست خەڵکی خۆمان نایان ناسن ئەمە خەتا لە یانەکانە یاخود ڕۆڵی ڕاگەیاندنەکان لاوازە خۆی بابەتەکە دوولایەنەیە ینی ئەرکەکە لەسەر هەردوولایە بەڵام ئەمە ناتوانین ئەو گرنجەی کە بە خولێکی ئەوروپی دەدرێ هەمان جوانکاری بۆ یاریشی خولی ناوخۆی بکەین لە بەرچن هۆکاری هۆکاری یەکەم ئاستی هونەری یاریەکان دەبێت بەرەو پێش بچێت بۆ ئەوەی میدیاش
بە دوایدا زیاتر گرنگی پێ بدات. خاڵی دووەم پێویستی ئێمە یاریگای مۆدرن و یاریگەی جوانمان هەبێت چونکە ئێمە مامەڵە لەگەڵ وێنە دەکەین. میدیا ناتوانێت یاریگایەکی ناشرین جوان بکات، بەڵام دەتوانێت یاریگایشی جوانتر بکات. وێ ئێمە چێشەمان لەگەڵەوەدایە میدیا ناتوانێت بۆ نمونە تۆ ناتوانانی داوا لە کەسێک بکەی پەیکەرێکت لە پەیکەرێکی زێرد لە تاشەبەر بۆ دروست بکات. تۆ دەبێت کۆمەڵێک کەرەستەی بدەیت ئینجاویش پەیکەرێکی جوان بۆ دروست بکات. بۆیە ڕۆڵەکەی میدیا ینی کەم کوڕ تێدا هەیە، بەڵام لەگەڵەوەشدا ناتوانێت میدیا دووسێ قۆناغ ینی دووسێ هەنگاو لە پێشەوەی وەرزشی کوردستان بێت. ئێستا یانەکانیش ینی تۆ بڵێ 160 زیاتریان کەوتۆتە سەر خۆیان، ینی لە ڕووی ڕاگەیاندن و مارکتینگ بۆ خۆیانەوە، بۆ نمونە لە ڕووی فرۆشی درێسەکانیانەوە ڕیکلامکردن بۆ چوونە ژوورەوە بە یاریگایەک 5,000 دینار بێ. ئەمە تا چەند گرنگە بۆ یانەکان؟ ئێمە یانەی کەرتی تایبەتمان نییە. دەکرێت حکوومەت لە ڕێگەی دەستێوە بەرهێنان کە وابزانم خەریکن پرۆژێوە بەرهێنانیش هەموار بکرێتەوە. پێویستە لە ڕێگەی هەموارکردنەوەی دەستێوە بەرهێنان هەندێک لە کەرتی تایبەت هەم بدرێت بۆی بێنە سێکتەری وەرزشی، چونکە ئێمە تاکو کۆمەڵک ینی کەرتی تایبەتمان نەبێت ئەو ڕوئیە ناو یانەکانی دیکە دروست نابێت بۆی هاان بدرێن بچن خۆیان داهات بۆ خۆیان پەیدا بکات. اینجا دەکرێت لە ڕێگەی و پارتە زەویانەی کە یانەکان هەیەە و ئەو پرۆژە بەرهێنانەی کە یانەکان هەیەە بە شێوەیەکی شەفافانە یانەکان بتوانن ئەگەر 100% نەبێت ڕێژەیەک لە داهاتی خۆیان کۆبکەنەوە. وەکو ڕاگەیانکارێکی وەرزشی و بەربەستی دیسکی وەرزشی کوردستان 24 دۆخی وەرزش ئێستا چۆنە بینی؟ ئەمە هەڵسەنگانێکی قورسە، چونکە لەوانەیە هەریەکە و ڕۆیاکی خۆی هەیە، بەڵام من مەکو خۆم پێم وایە لە دۆخێکی خراپدایە. ئەگەر بێوژدارە نەبێژ دەتوانم بڵێم دۆخێکی زۆر خراپدایە، چونکە لە خوارەوەی سفرە. ئێستا ئەو بابەتانی کە ئێمە بێکەوە گەنگەشەی دەکەین ئێمە لە خوارەوەی خاڵی دەستپێچین، واتە تاکو ئێستا دەست پێ نەکراوە، بەڵام دەکرێت بە گرنجیدان بە ئیدارەی وەرزشی ینی بابەتەکان چارەسەر بکرێت، چونکە میدیا هەر مامەڵی لەگەڵ کارجێڕی وەرزشی و کارجێڕیانەکان و فدراسیۆنەکان هەیە، ڕاهێنەران هەروە، یاریزانان هەروە، چونکە یەک لە هۆکارەکانی دیکە کە گرینگە پەیوەندی بەوە هەیە چۆن بتوانێت تەرویج و وەبەرهێنان بکرێتن بەشێک لەوەدایە تاکو ئێستا ئێمە پبلیک فیگەرمانە بۆ منە نەمانتوانیوە کۆمەڵک یاریزانی خۆمان بکەینە بڕاند ئەوەی کە لە ئەوروپا هەیە بۆ منە کۆمەڵک یاریزان هەیە بۆتە بڕاند ئەو بڕاندەوای کردووە خزمەت نەک بەیانەکەی نەک بەو شارێک خزمەت بە هەموو وڵاتەکە دەگەێنێت و دەبێتە داهاتێک بۆ ئەو وڵاتە. ئێمە پێویستە لە میدیاش ئەو ڕوئیە نییە، ینی بابەتەکە چەند لایەنەیە بابەتەکەەوە نییە کەم کوڕەکان تەنیا لە سرێک لایەن کۆبێتەوە، بەڵام دەکرێت لە ڕێگەی میدیاشەوە وا بکرێت کۆمەڵک پبلیک فیگەر کۆمەڵک ستار دروست بێت بۆی ئەوانەش وا بکەن بتوانن کەرتی تایبەت سەرنجی کەرتی تایبەت ڕابچێشن پێی بڵێن ئەوە لێرە دەتوانی ئاراسی بەکاربەرەکانی خۆت بکەی و سەرنجیان ڕابچێشی و بێن سوودیانەوە بکەی. هۆکارەکانی پێشنەکەوتنی یانەکانی کوردستان زیاتر بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە، لەوانەش پشبەستنی یانەکان بە حکومەت و نەبوونی وەبەرهێنانی وەرزشی تایبەت بەخۆیان و بە بازاڕکردنی کەرتی وەرزشی و ڕێخستنەوەی یانەکان لە گرفتە هەرە سەرەکیەکانی بەردەم کەرتی وەرزشین لە هەرێمی کوردستاندا. وەبەرهێنان و پشبەستن بە داهاتەکانی خۆیان تاکە دەرچەیە بۆ ئەوەی یانەکانی هەرێمی کوردستان لە قەیرانی دارایی دەرباسییان بێ. لە هەمان کاتیشە بەشێک لە یانەکان پێویستیان بەڕێخستنەوە و بەڕێوەبردننی ئیداری هەیە بۆ ئەوەی بتوانن داهاتەکانیان زیاد بکەن. لە ساڵانی ڕابردوودا ئەوەی لە توانای حکومەتە هەبووە هاوکاری یانەکانیان کردووە، بۆیە ئێستا ئامانجی حکومەتە کە یانەکان پشت بەخۆیان بەستن و بتوانن لەلایەن کەرتی تایبەتەوە پاڵپشتی بکرێت هاوشێوەی یانە نێودەوڵەتەکانی وڵاتانی ناوچەکە و دراوسێ.